ڕەواندوز بەهۆی ئەو مێژووە دێرینەی هەیەی کەلتوری جۆرا و جۆریان هەیە و یەکێک لەو کەلتورانەی بۆیان ماوەتەوە یاری گوستیلانەیە کەوا نزیکەی نیو سەدەیە لەو شارە لە شەوانی مانجی ڕەمەزانی پیرۆز ئەنجام دەدرێت. ئەو یاریمە ئەفسانەی پێ دەڵێن هەموو سارێک شەوانی ڕەمەزان دەست پێیەکە یاریەکە لە مابینی دوو فەریقە بیسیاریزان لەو لای بیسیاریزانیش لەو لای ئێجا هەموو شەوەکانی ڕەمەزان بەردەوامە. ئەمەز لە ئەنجامدانی ئەم یاریانە تێکەڵبوونێکی کۆمەڵایەتیە وەک خۆتان دەبین ئێستا کورد و عەرەبەکان بێکەوە یاریەکەن جیاوازی نەتەوە ناکرێت. ئەم یاریە لە نێوان دوو گروپ بەڕێوە دەچێت و لە ئەم ساڵیش لە نێوان هاوڵاتیانی کوردی ڕەواندوز و عەرەبە ئاوارەکانی عێراق بەڕێوە دەچێت و گوستیلەکە لە نێوان دەستەکانی گروپێک دەشاردێتەوە و گروپەکەی تر بە دوای دەهدەگەڕێن. یاری ڕەمەزان ئەمە شەواکە دێنە دەرێ کوتورە چ قەدیمە لۆ مایتەوە لەوەی 56 ساڵەوەی پێشە مایتەوە بۆمان ئەو ئەمە شەوان دێنە دەرێ لەگە جەماعەتێکی خۆمان وچی برایان تەباینە دەچنە قازایەکان دەچێت ناحیەکان گەمان دەکەن ئەی باتەوە مشکلە برنەوەی نییە مشکلە چێت تەبای خۆشیە شەوەکەی ڕابێنن ئەوە ها بردمانەوە ئەوە حتاکە نوختاوە نەگرتەوە عارەبان ئەو شەوە ئیلا ئەما نوختەماوە گرتیە بچی ئەوکە شەش بە هیچە نوختەکان یاریەکە ناوین گوستیلەیە ئەوە پێدەڵێن مەحبەس يا شيء رمضانانا حلو شهر رمضان المبارك. هذه اللعبة لعبة المحابس من اللعب الشعبية القديمة المتوارثة عن الآباء والأجداد منذ عصور السنين، وهذه اللعبة الشعبية وجدناها الآن في كردستان وفي راوندوز تأخذ صداها ومداها الحقيقي، حيث في مناطقنا بدأت هذه اللعبة تنتهي يعني بسبب الظروف الأمنية الغير جيدة. راوندوز قمي كبر قصتي كان ذكريه بلا ما صار جاله صاله كان يتر بكون رزقتني بوبرا أو كان مع عرب كان لير لقلوان أقوم يذكر بوي حزبه ولكن كوالا غريبين وإنه دخوازين صالي آين دوام بقرينه زيدي بابا بيدخوان. یاریە کوردەواریەکان لە ڕەواندوز دوونەتەوەی عەرەب و کوردی بەیەکەوە کۆکردوتەوە لە شەوانی مانجی ڕەمەزانی پیرۆز بەیەکەوە چەند کاتێک خۆش بەسەر دەبن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ڕەواندوز.